سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی ئەوڕێم چۆنن بەو هیوایەم هەمووتان باش بن ئەزان ئەمڕۆ لەکوێم لە گوندێکی جوانی کوردستانم بەڵام پێتان ناڵێم ئەو گوندە کوێیە با مناڵەکانی هاوڕێم خۆیان پێتان بڵێن بەڵام ئەوان خۆیان ئامادە کردووە بۆ ئەوی دەستکەین بە بەرنامەکە با بزانین ئامادەن چۆنن ئامادەن بۆ ئەوی دەستکەین بە بەرنامەکە کەواتە با دەست پێ بکەین فەرموون سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن هەمووتان باشن ئەیەخوا هەمیشە باش من ئەمڕۆ زۆر دڵم خۆشازان بۆچی چونکە ئەمە یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاوم بە ئێوەی ئازیزەکەوێ و لەژێر ئەم دار بەڕووە جوانەیە لەگەڵ ئێوە کۆ بوومەتەوە و ئەمانەوێ بەرنامەیەکی جوان بکەین ئێوە پێتان خۆشە هاتمە گوندەکەیەوە هەر بژین ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ ئاڵسیاو سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی ناحیەی سیتەک سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای چوارتە سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چەپڵی قایم بۆ خۆتان ناڵەکان ئەتانەوێ بێکەوە سەیرێکی ئەو راپۆرتە جوانەکەی کاوکارەمان لەسەر گوندەکەیەوە ئامادەیان کردووە؟ دەبا بێکەوە بینەری بین فەرموون سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم زۆر دڵخۆشم ئەم جارش بە دیداری ئێوەی ئازیز شادەبمەوە بۆ ئەمڕۆژ گەشتێکەکەین بەرەو گوندێکی جوانی کوردستان ئەزانن ئەڕۆین بۆ کوێ؟ ئەڕۆین بەرەو گوندی ئاڵەسیاو لە ناوچەی شارباژێر گوندی ئاڵەسیاو سەر بە ناحیەی سیتەکە و دووریەکەی نزیکەی 23 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە لە ناوچەیەکی دڵگیری شارباژێرە ئەم گوندە بەهۆی بەپیتی زەویەکەیەوە و بوونی ڕێژەیەکی باشی سەرچاوەکانی ئاو وای کردووە کە ئاوەدانی لەم گوندە هەبێت و خەڵکێکی زۆر لە گوندەکە بمێننەوە هەر ئەمەش وای کردووە کە خەڵکی گوند بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان سەرقاڵی کاری ئاژەڵداری و کشتوکاڵی بن لەم گوندەدا سەرڕای نەبوونی قوتابخانەیەکی باش و گونجاو بەڵام خوێندن لەم گوندە بەردەوامە و ئەتوانن هەتا پۆلی نۆی بنەڕەتی لە گوندەکەی خۆیان بخوێنن ئێمە نامانوێت زیاتر لەسەر ئەم گوندە و ناوچەکەیان باس بکەین ئەوەی ماوەتەوە بازی تەڵە و هاوڕێکانمان قسەی لەسەر بکەن کەواتە با بگەڕێینەوە بۆ لای هاوڕێکانمان فەرموون ئادی پێم بڵێن راپۆرتەکەتان بینی؟ ئەی بەدڵتان بوو؟ کەواتە با بەیەکەوە یەک چەپڵی قای بووە و کارانمان لێبین اینجا حەزەکەن ئێستا یەک بێمەلاتان و هەنێ گفتوگۆ بکەین بەیەکەوە لەسەر ناوچەکەتان؟ ئادی بێمە لای چێ؟ بچمە لای مەیلی پچکۆلانە مەیلی چۆنی؟ باسی؟ مەیلی گیان؟ تۆ چوویتەتە قوتابخانە؟ ئەی حەزەکەی زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە؟ کەواتە ئەبێ بە قسەی دایە و بابە بکەی ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بەیانیان زووەسی لەخەو ئەبێ خواردن بخۆی ئەبێ میوەش بخۆی باشە؟ ئافرین ئەبێ یاریش لەگەڵ هاوڕێکانە بکەی بۆ ئەوەی زووتر گەورەبی باشە؟ یەک چەپڵێک قایم بۆ مەیلیکیان دەست خۆش مایکەکە بەبە مەیلەکەی تر مەیلی چۆنی؟ کە جوانە نەردووکیشان ناوی مەیلیە وایە؟ مەیلی شوان مەیلی جان چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ ئەیە خوار باش بی مەیلی جان ئەی تۆ لە قوتابخانەی؟ بەڵێ لە پۆلی چەند؟ یەک یەک ئەم ساڵ چوویتەتە قوتابخانە؟
هەی ئافرین حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی؟ دیکتۆر بە دکتۆر کەواتە بۆ ئەوەی هەموو ساڵێ لە قوتابخانەیە زیرەک بیت و یەکەم بیت و لێ هاتوو بی ئەبێ چی بکەی؟ ئەبێ سەعی بکەی وایە؟ ئافرین کەواتە ئەبێت لە قوتابخانەش گوێ لە مامۆساکانە بگری ئەبێ کۆششکەی لە ماڵەوە بۆ ئەوەی نمرەی باش بەدەستبێنی باشە؟ باش ئافرین مەیلی ئادی چیمان پێشکەشەکەی؟ گۆرانی ئادی گۆرانێکم بۆ بڵێ نینۆکردن زۆر چاکە پیشەی مڵاڵی پاکە ئەوەی نینۆکی پیسە دایمە نەخۆش و سیسە بیکانینۆک با ڕزگار و بێ لە میکرۆ ئەی ئافرین هەر بشی مەیلی جان چەپڵێکی قایمی بۆ لێبەر دەست خۆش ئادی مایکەکەش بەو بە سەنە بچکۆلە سەنە چۆنی باشە ئەحواڵە چۆنە باشی منە خۆش ئەوێ ئافرین ئەی ئەگەر منە خۆش ئەوێ ئەزانیە بێ چی بکەی ئەبێ یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد نەکەی ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بەیانیانیش زوو وەسی ئەبێ هەموو ژەمەکان لە کاتی خۆیان نابخۆی بۆ ئەوەی زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە باشە؟ ئافرین یەک چەپ لە قایم بۆ سەراکیان مایکەکە بە کاکە محەممەد محەممەد گیان باڵێ چۆنی؟ وەڵا باش ئەی یاخوا و کاتێ باش بی ئەی خزمان چۆنن؟ وەڵا باش هەمووی باشن؟ ئەی لەخوا بەزیابێ محەممەد گیان باڵێ لە پۆلی چەنی؟ یەک واتە دەرچووی بۆ پۆلی دوو؟ باڵێ ئەی ئافرین ئادی پێم بڵێ حەزت لە پاک و خاوێن نییە؟ باڵێ باشە ئەگەر پۆلەکەتان پیس بوو بێ تۆ خۆتان پاکیەکەیتەوە یان داوا لە دادەکانەکەی کارگوزارەکان ئەوان پاکیکەنەوە وەڵا خۆم پاکێکم ئافرین کەواتە ئەبێ ئێمە خۆمان ژینگەی خۆمان و پۆلەکەی خۆمان پاک بکەینەوە بۆ ئەوەی هیچ کەسێک ئەرک نەکێشێ و ئەو ناوە پاکاتەوە وایە؟ وایە ئافرین محەممەد جان کەواتە تۆ پۆلەکەی خۆتە خۆشەوێ؟ باڵێ هەر بژی محەممەد باڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی؟ یەک و دوو ڕەبەز و سێ و چوار بگا غار پێنج و شاش گوڵاگەشت حەوت و هاش گوڵاگەشت نۆ و دا خوێندنگە ئافرین هەر بژی یەک چەپ لە قایم بۆ کاکە محەممەد گیان ڕێنما گیان باڵێ ڕێنما چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ ڕاواش ئەی یاخوا هەموو کاتێ باش بی ڕێنما گیان باڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ سێ دەرەچی بۆ سێ هەر بژی زۆر باشە ڕێنما باڵێ ئێستا پشووی هاوینە وایە؟ وایە باشە مناڵان یاری بە ئایپاد و تابلێت و مۆبایل بکەن باشترە یان چی بکەن؟ نابێ موبایل وشت بەکاربێنین ئەبێ سعی بکەین لە ئینگلیزی و ئەوانە بۆی لە مەکتەب دەرچین ئافرین کەواتە تۆڵی نابێ پشوەکەیان هەروە بە فیڕۆ بڕوا پێویستە سعی بکەن بۆی بۆ ساڵێکی تریش باش بن وایە؟ ئافرین باشە مناڵان ئەگەر یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلکەن چیان لێ بەسەریە؟ دوای چاویان کزە بێت و ئەبێ بی بە بۆ خەسخانە چاویان بۆ ئەبێ عینەکی بۆ وەرگرن دواتریش تەمەڵە بن لە قوتابخانە و تااقەتی خوێندنیان نامێنێ وایە؟ ئەی ئافری ڕێنماگیان هەر بشیت کەواتە تۆ لەم پشووی هاوی نەیە لە ماڵەوە سەرقاڵی چیت؟ سەرقاڵی سعیکردنم لە ئینگلیزی و ئەوانە هەر بشی ئەی ئافری ڕێنماگیان ڕێنما بەڵێ ئادی تۆ چی با پێشکەشەکەی؟ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگا و شوشە و پەنجەرەی قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەداتێ ئەبێ بۆ تنگانە ئازابی ئافرین هەر بشی یەک چەپ لە قایم بۆ دادە ڕێنماگیان دەست خۆش ڕێنماگیان ڕێنما مایکەکە بە تینە تینە بەڵێ تینە گیان نەسە تینە گیان چۆنی؟ لا باشم ئەحواڵە چۆنە؟ لا باشە ئەیخوا هەموو کاتێ باش بی تینە گیان ئەی تۆ لە پۆلی چەنی؟ من ئەم ساڵە چمە پۆلیسێ ئەم ساڵە چیتە پۆلیسێ واتە لە پۆلی دووە نمرەکانی زۆر باش بوون وایە؟ باشە مناڵ بۆ ئەوەی قۆناغێکی خوێندن بە سەرکەوتووی ببڕێ ئەبێ چی بکە؟ ئەبێ سعی بکە ئەبێ سعی بکە باشە ئەبێ ئێمە سعی نەکەین و هەریاری بکەین و چیم بۆ لای هاوڕێکانمان بڵێن ئیتر بۆ خۆمان لە قوتابخانە دەرەچین
نەخێر نەخێر وایە باشە ئەگەر هاوڕێیەکە ڕۆژێک نەخۆش بوو ناتەوە بۆ قوتابخانە تۆ چۆن ناوکاریەکەی ئەبێ بۆ ئەوەی لەوانەکان یا دوانەکەوێت ئێستا بۆ نمونە هاوڕێیەکە نەخۆشە ئەمڕۆ نەهاتوێتەوە ئێوە وانەیەکتان خوێندووە چیەکەی بۆ ئەوەی ئەو هاوڕێشە دوانەکەوێت لە قوتابخانە چیەکەی ئەبێ یارمەتی بە ئافرین ئەبێ بچیتە ماڵەوە یارمەتی بی کتێب و دەفتەرەکانی خۆبەری بڵێ ئێمە ئەموانەیەمان خوێندووە ئەوەی کە مامۆسا پێی وتون و فێری کردوون پێویستە تۆش بۆ هاوڕێتی بڵێ باشە تینا گیان باش ئافرین تینا بەڵێ ئەی تۆ چی با پێشکەشەکەی پشی لە سوورە ئەی دەیبیڵێ دەسڕاکەم جوانە جوانە پشی لە سوورە بۆ کوێ چوو عەرزی دڕی پێ چوو یاک دوو سێ ئەی ئافرین یاک چەم لە قایم بۆ تینا گیان دەست خۆش هەر بژیت مایکەکە بە کاکەمەرد کاکەمەرد بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وا باشە ئەیە خوام و کاتێ باشبی مەرجان بەڵێ ئەوە ئێستا دەنگی چی بوو هاو وتی مۆ ئەوە دەنگی چییە دەنگی مانگا مانگا ئافرین وتم زان مەزای و دەنگە چییە باشە مەرجان تۆ لە پۆلی چەندی دوو دەرەچمەوە سێ لە دووی دەرەچی بۆ سێ ئافرین هەر بژیت مرد بەڵێ باشە ئێوە وەکو کوڕەکانی گوندەکەتان لە پشووی هاوینە سەرقاڵی چین ئادی پێم بڵێ ئارەکە باوکمانە ئێ تەماتۆخەیە لە باوکمانە تەماتۆخەیە سەفتاکەین و ئیشی بۆکەین واتە کاری کشتتوکاڵیان لەگەڵاکەی بەڵێ هاوکاریان نەکەی بەڵێ کاتێک کە پێویستیان بە ئاو بێ یان بە چایان بە خواردن ئەی بیتە سەر زەویەکان و هاوکاریان بکەی بەڵێ ئەی ئافرین باشە ئەبێ ئێمە مناڵان بڵین هاوکاری خێزانەکانمان ناکەینەوە کاری گەورەکانە و ئێمە بۆ خۆمان لە ماڵەوە خەوین نەخێر کەواتە ئەبێ ئێمەش هاوکاری کەسانی لە خۆمان گەورەتر بکەین بە تایبەتی خێزانەکەی خۆمان چووکە ئەوان ڕەنجە کێشن پێمانەوە ماندووە من پێمانەوە بۆیە پێویستە ئێمەش هاوکاریان بکەین وایە وایە مەرجان بەڵێ ئافرین زۆر باشە کەواتە پێویستە ئێمە هاوکاری خێزانەکانی خۆمان بکەین وایە وایە هەر بشی یەک چەم لێ قایم بۆ مەرجان مایکێکە بەبە دادە نور نور بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وڵا باشم ئەی تۆ لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک ئەی ئافرین ئەم ساڵ چوویتەتە پۆلی یەک یان لە پۆلی یەک دەرچووی بۆ پۆلی دوو دەچم بۆ پۆلی دوو دەرچووی بۆ پۆلی دوو ئافرین باشە نور ماڵتان دوورە لە قوتابخانەکەوە بەڵێ زۆر دوورە ناوڵە ئاها باشە مناڵان ئەبێ کاتێک کە چوون بۆ قوتابخانە بەسەر شۆستەکەی بڕۆنیان بەسەر شەقامەکانە شۆستەکە بەسەر شۆستەکانە چونکە ئەگەر ئێمە بەسەر شەقامەکان بڕۆی ئۆتۆمبیل پێیانڕوا ڕەنگە ئۆتۆمبیل تووشی ڕووداوی یا تو چۆ بێ یان خوا نەخواسە ئێمە ئۆتۆمبیلێک لێمە با بۆیە پێویستە کاتێکە چین بۆ قوتابخانەی یا بۆ شوێنێک ئەبێ بەسەر شۆستەکانە بڕۆین وایە وایە ئافرین یەک چەم لێ قایم بۆ نورکیان دانیار بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وڵا باش ئەی یاخوا هەموو کاتێ باشی دانیارکیان تۆ لە پۆلی چەنی چوارۆڵە لە پۆلی چواری ئەی ئافرین هەر بشی دانیار بەڵێ لە گوندەکانە خەڵک زیاتر یاریە کوردەواریەکانەکە یان یاری بە مۆبایل وشتی واکە وڵات بە کورداوەریەکان یاریە کوردەواریەکان باشە ئەو یاریانەی کە ئێوە ئەیکەن لەگەڵ هاوڕێکاتانە چییە؟ وڵات چاوشارکی و ڕاوڕاکی و دوگۆڵی ئەمانە ئەوانە ئەیجان کە خۆشن ئەزانی ئەم یاریە کوردەواریانە سوودی زۆرە بۆ مناڵ بڵێ بۆ چونکە وەکو وەرزشێک وایە ئێمە کاتێککە چاوشارکیەکەین بۆ نمونە ئەتوانین ڕاکەین بە ئارزوی خۆمان پشارینەوە یا کە دوو گۆڵیەکەین وەرزشە هەموو گیانمانە جوڵێ بەڵام ئەگەر یاری بە مۆبایل و ئەوانە بکەین بۆ خۆمان دانیشتوین و جەستەمان تەمەڵە بێ وایە بۆیە پێویستە ئێوە ڕێنمایی ئەو مناڵانە بکەن کە یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلەکەن بڵێ ئیتر پێویستە ئێوەش یاریە کوردەواریەکان بکەن بۆی جەستەیەکی بەێستا نەبێ باشە؟ ئافرین دانیارکان یەک چەم لێ قایم بۆ دانیار هەر بشی مایکەکە بە بە کیژان کیژان گیان بەڵێ چۆنی وڵا باشم ئەحواڵە چۆنە وڵا باشم هەر بشی کیژان گیان کیژان گیانەی تۆ لە پۆلی چەنی دەرچوم بۆ 6 دەرچووی بۆ پۆلی 6 ئافرین هەر بشی کیژان بەڵێ
ئەی ئێوە وەکو کچەکانی گوندەکە لەم پشووی هاوی نەیە ئێوە خۆتان بە چیەوە سەرقاڵەکەن؟ وەڵا بە ئیشی ماڵ و ئیتر هاوکاری دایکمانەکەین و ترەچینە دەرەوە ئافرین کەواتە هاوکاری خێزانەکان شتانەکەن وایە؟ بەڵێ هەر بژی زۆر چاکە. ئەی باشە حەسان لە کتێب خوێندنەوە و ئەو شتانە نییە؟ با حەزمان لێ کتێبیشە خوێندنەوە؟ بەڵێ زۆر باشە. من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناون ناوی گۆڤاری پەپولەیە. ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپیەکە بە دیاری ناردوێتی بۆ ئێوە. منیش ئەمڕۆ هێناومە پێشکەشی ئێوە یەکەم باشە؟ باش ئافرین یەک چەپڵێکایی بۆ کیژانجا. مایکەکە بە کاکە ئێڤار. ئێڤارگیان بەڵێ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ ئەڵا باش یاخوار باشبی. ئێڤارگیان بەڵێ ئەدی باسی گوندەکەی خۆتان بۆ بکە. خەڵکی ئەم گوندە کاری ئاژەڵداریەکە؟ بەڵێ ئاژەڵ چ شتێک بەخێوەکەن؟ ئیتر مەڕ و بزن و مانگا و ئەوانە. ئەی باشە مەڕ و بزن و مانگا سوودیان چییە؟ سوودی بۆ گۆشتەکەی بۆ بەروشتەکانی ئاوە. ئافرین کەواتە بەروبوومی هەیە و سوودی گۆشتەکەشی هەیە وایە؟ بەڵێ بێگومان تووکەکەشی خوریەکەشی سوودی خۆی هەیە وایە؟ بەڵێ باشە کارێکی باشە ئەگەر خەڵکی گوندەکان کاری ئاژەڵداری بکەن یا کارێکی خراپە؟ کارێکی باشە کارێکی باشە چونکە لەم ڕێگەیەوە خەڵکی گوندەکان ئەتوانن داهاتێکیان دەست بکەوێ خەڵکی شارەکانیش چیان دەسەکەوێ خواردن وایە؟ بەڵێ ئەی ئافرین هەر بشی ئێڤارگیان یەک چەپڵێکامی بۆ لێبەن دەست خۆش مایکەکە بە کاکە یوسف. یوسف گیان بەڵێ چۆنی؟ ئەڵا باش ئەیە خوار باشبی. یوسف گیانەی تۆ لە پۆلی چەنی؟ ئەڵا ئەم ساڵ دەڕێژم بۆ 6. ئەم ساڵ دەرەچی بۆ پۆلی 6 ئافرین. یوسف بەڵێ ئەدی تۆ پێم بڵێ خەڵکی ئەم گوندە کاری کشت و کاڵەکەن؟ بەڵێ ئەدی کشت و کاڵ چیەکەن؟ وەکو خەیار و تەماتە و بیبەر و باینجان و ئەوانە. باشە وەکو لە ئێڤاریشم پرسی کارێکی باشە خەڵکی گوندەکان کاری کشت و کاڵ بکەن؟ بەڵێ کارێکی باشە بۆچی؟ چونکە خەڵکی گوندەکان داهاتیان دەسەکەوێ وایە؟ بەڵێ ئەگەر خەڵکی گوندەکانیش نەبن خەڵکی شار هیچ شتێک نابێ بیخوا کەواتە ئەمە سوودی بۆ هەموو دانیشتوانی سەر زەوی ئەبێ وایە؟ بەڵێ ئەی ئافرین یوسفگیان. یوسف بەڵێ ئەی تۆ چی با پێشکەشەکەی؟ لامەتەڵ مەتەڵ بەڵێ ئادی پێم بڵێ بزا مەتەڵەکە و چییە؟ پڕەبێ نیوابێ نیوابێ پڕەبێ پڕەبێ نیوابێ؟ بەڵێ نیوابێ پڕەبێ؟ بەڵێ پەرداخە نا تای چییە؟ مانگە مانگ ئادی چوونە کە مانگ پڕەبێ چواردەیە وایە؟ بەڵێ ئافرین ئەمە کێ فێری کردی؟ هەڵای تر خۆم فێر بووم. ئەی ئافرین هەر بشی دەست خۆش یوسفگیان یەک چەپڵێک قامی بۆ لێبەر هەر بشی ئافرین. لاوینگیان بەڵێ چۆنی؟ ئەڵا باشم ئەی ئەخوام و کاتێ باشبی. ئەی تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی 5 دەرەچم بۆ 5. دەرەچی بۆ پۆلی 5 ئەی ئافرین. لاوین بەڵێ ئادی پێم بڵێ لەم ناوچەیە لەم دەوروبەری گوندەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە؟ بەڵێ چه ئاژەڵێکی زۆر لێیە؟ بەراز شەقاڵ شەقاڵ وی چیتر؟ گورێک وای ئەو شتانی بووی لێیە؟ بەڵێ چیتری لێ ئادی سمۆرەی کلک زەردی لێیە؟ بەڵێ باشە لاوین ئێمە ئەبێ ئەم ئاژەڵی کێویانە بکوژین و لە ناویان بەرین؟ نەخێر بۆچی؟ چونکە گوناحە لەبەرەوەی گوناحن ئەوان زەوێکەی ئێمەیان جوان کردووە ئەوان ژینگەکەی ئێمەیان پاراستووە ئەوان هیچ زیانێکیان بۆ ئێمە و ژینگەکەمان نییە وایە؟ وایە ئەوان هاوسەنگی زەویان ڕاگرتووە ئەگەر ئێمە ئەوان بکوژین و لە ناویان بەرین زەویەکەمان تەواو خامۆش و بێدەنگە بێ ئەگەر ئێمە ئێستا لێرە دانیشتووی سەوتی هیچ باڵندەیەکیان تەیرێکیان شتێک نەیە ئەو کاتە ئێرە زۆر ناخۆش و بێدەنگە بێ وایە؟ وایە ئەی ئافرین لاوینجان یەک چەپڵێک قایم بۆ کاکە لاوین. دەست خۆش بەڵێ مایکەکە بە زیوینجان. زیوین بەڵێ چۆنی؟ وەڵا باشم ئەیە خوام و کاتێ باشبی. زیوینجان تۆ لە پۆلی چەنی؟ دەرچوم بۆ 7. دەرچووی بۆ 7 ئەی ئافرین. زیوین بەڵێ ئەم ناوچەی ئێوە لە وەرزی زستانە ساردەیان گەرمە؟ ساردەوەڵە ساردا باشە ئێمە ئەبێ
دارەکان لە بنا ببڕینەوە بۆ خۆگەرمکردنەوە لە وەرزی زستانە؟ نەخێر. بۆچی؟ سوودی دار چییە؟ سوودی دار هەواکەی بۆ هەوا پاک هەڵمژین و بەرەکەی و لە بەن سێبەرەکەشی بۆ هاوینان دانیشتن. ئەی ئافرین کەواتە سوودی دنیای هەیە ئەم دارانە وایە؟ ئەگەر ئێمە دارەکان ببڕینەوە ئەو کاتە ژینگەکەمان هەمووی ئەبێ بە بیابان تۆز و خۆڵ زۆرە بێ نەخۆشی زۆرە بێ پەتا زۆرە بێ بۆیە ئێمە پێویستە لە بری ئەوەی دار ببڕینەوە ئەبێ ساڵانە چی بکەین؟ ساڵانە دار بڕوێنین. دار بڕوێنین ئەی ئافرین بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی لە گوندەکەمان و لە دەوروبەرمان زیاتر بێ هەتا ڕێژەی سەوزایی لە دەوروبەر و لە ناوچەکەمان زۆر بێ ئەو کاتە ئاوهەواشمان خۆشتر و فێنکتر و پاکترە بێ وایە؟ ئەی ئافرین زیوینجان ناوێکی زۆر زۆر خۆشی شەیەوە کێ ناوی زیوین؟ وەڵا باوکم. ئەی تەمەند درێژ بێ باوکێ خوا تۆشیان بۆ بیەڵێت و بەو هیوایم کە پاشە ڕۆژێکی زۆر و ناکە بێ بۆ وڵاتەکە و باشە زیوینجان؟ باش. زیوین چیما پێشکەشەکەی؟ مەتەڵ. ئادی. کام ئاژەڵا ئاو بخواتەوە دەمرێت هینە مشکی کەنغەری ورچ شەمە کوێرە. ورچ نییە. فیلیش؟ نە فیل نییە. شەمشەمە کوێرەیە؟ نە. ئەوەی ترچی بوو؟ مشکی کەنغەری. مشکی کەنغەری. بەڵێ. ئێجا ئەویان دەبێ ئەویانە وەیان دەبێ ئەویانە وایە؟ ئەی ئافرین باشە تۆ زانیاری و لەکوێوە وەرگرت؟ وەڵاهی خۆم هەرەمزانی. ئەی ئافرین کەواتە ئێوەی مناڵان کاتێک کە ئیشتان نەبوو پێویستە ئەو کتێبانە بخوێنەوە کە زانیاری تایە بۆ ئەوەی هەمیشە پڕ زانیاری من باشە؟ باش. هەر بشی یەک چەم لە قایم بۆ زیوینجان. دەست خۆش. کۆژینجان؟ بەڵێ. کۆژین چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ زۆر باشم. ئەی خوار باش بی. کۆژینجان تۆ لە پۆلیچەی؟ دەرچوم بۆنەوە. دەرچووی بۆ پۆلینۆی ئافرین. باشە کۆژین؟ بەڵێ. لە گوندەکەیەوە قوتابخانەی تایە؟ بەڵێ هەتا پۆلیچەن. هەتاوکو نوێتایە. هەتاوەکو پۆلینۆ؟ بەڵێ. ئەوە شتێکی زۆر باشە. قوتابخانەکەتان باشە؟ نەوەڵا زۆر ئەو باشە نییە خانوویەکە بچووکە بەڵام ئێستا مەکتەبێکی گەورەتریان بۆ دروست کردین بەس تاو نەبووە بە هاوکاری پەروەردەی شارباژێر مامۆسالەتیف و بەڕێوەبەری قوتابخانەکەمان مامۆستا ئەنوەر تا تۆزێکیان دروست کردووە بەڵام پێویستمان بە هاوکاریە حکومەت و هەر کەسێک خێرخواز بێت و هاوکاریمان کات هەتاوەکو چەنی ماوە بۆمان تاوکەن بۆی ئەم ساڵ خوێندنی ئەم ساڵی تێبکەین. واتە بیناکەتان پچکۆلێ لە ماڵان ئێوە؟ بەڵە خانووە بینامان نییە. بەو هیوای کە حکوومەتی هێرێم و کەسانی خێرخواز گوێن لە بەرنمەکەی ئێمە بێت و پەیامەکەی تۆشیان پێگەیشت بێ بۆ ئەوەی کە هاوکاریتان بکەن و قوتابخانەیەکی زۆر گەورە و باشتان بۆ بکەنەوە باشە؟ باش. هەر بشی کۆژینجا کۆژین؟ بەڵێ. ئەی تۆ چیوا پێشکەشەکەی؟ شعرێک لەسەر زانست. ئادی. ڕەوش زانست پەروەردە هەتوانی زامی کووردا مرۆڤ بە بیر و زانست هەوڵدان تەکان توانست تێدەگا چۆن دنیای نوێ سەر دەکەوێ و نانەوێ هەڕۆژە و داهێنانێ جۆرە بەرهەمهێنانێ زۆربوونی ئامێرەکان گەشت بەرەو ئەستێرەکان. ئەی ئافرین یەک چەم لە قایم بۆ کۆژینجان. سپاس. دەست خۆش. هەر بشی. ئەنەسیان؟ بەڵێ. چۆنی؟ وڵا باشم. ئەیخوا و کاتێ باش بی. ئەنەسیان ئەی تۆ لە پۆلیچەنی؟ من دەرچوم بۆنەوە. دەرچووی بۆ پۆلینۆ ئەی ئافرین. ئەنەس ئێستا وەرزی چییە؟ وەرزی هاوین. وەرزی هاوینە. باشە کاری کشت و کاڵ ئێستا لە وەرزی چنی نایە یا دوورینەوە؟ دوورینەوە. دوورینەوە ئەی چ کاتێک ئەچێنن؟ زستان. زستانان کەواتە ئێستا وەرزی ئەوەیە کە بەرهەمەکاتان بدورنەوە وایە؟ بەڵێ. ئەی ئافرین. ئەنەس؟ بەڵێ. باشە وتە گوندەکەتان ناوی چییە؟ ئاڵەسیاو. ئاڵەسیاو. تۆ ئەزانی واتای ناوی ئاڵەسیاو لە چێ واتووە؟ لە لاو یاڵەوە هاتووە کە ڕەشە ئاڵە ڕەش. وەتە ئەو یاڵی سەرەوە خاکەکەی ڕەشە؟ بەڵێ. لەوە ناویان ناوە ئاڵەسیاو؟ بەڵێ. ئاڵەسیاو واتە یاڵی ڕەش وایە؟ ڕەش بەڵێ. ئەی ئافرین باشی کێ و زانیاریە فێرکردی؟ وڵا دایک و باوکم هەر ئەوانە نزانی. ئافرین کەواتە ئێمەی مناڵ پێویستە ئاوا زانیاریمان نەبێت لەسەر واتای ناوی گوندەکەمان یان ناوچەکەمان یان شارەکەمان بۆ ئەوەی ئەگەر گەشتیارێ یان کەسێکی بیانی هاتە ناوچەکەت پرسی واتای ناوی گوندەکە و چییە بۆی خێرا وەڵامی بیتەوە باشە؟ باشە. ئەی ئافرین. ئەنەزیان؟ بەڵێ. ئەی تۆ چیمان پێشکەشەکەی؟ وەڵام ئەو سەمەتەڵ. ئەدی. هەڵی ئەگری و هەڵتەگرێ. هەڵی ئەگری و هەڵتەگرێ.
اختیارەکانیش شۆفڵە وەس اختیارەکان جلوبەرێک سارا پێ دار 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 نییە سیارە ئەویش نییە تیارە ئەوە نییە ئەی چی بێ پێە پێ بەڵێ. تۆ ئەو ئاوە قاچە ئەڵێنی قاچەکەی ترە ئەڵێنی بەڵێ. ئامە بەسەوەیە بەڵێ ئەی ئافرین یەک چەپ لێ قای بۆ نەسیار دەستان خۆش هەر بشین ئەزان من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵێوەیە ئەی باشە من زانیاری زۆر باش و بەسوودم وەرگرت لە ئێوە ئەی ئێوە دڵخۆش بوو کە مناتمە گوندەکەیەوە هەر بشین زۆر سوپاس بۆ ئێوە بەڕاستی من بێتاقەتیش بوو بڵێن بۆ لەبەرەوەی کاتی بەرنمەکەمان کۆتاییە و ئەبێ کاتی بەرنمەکەمان کۆتایی پێبێنین و خۆمان ئامادەکەین بۆ گوندێکی تر من ئەمڕۆ لێرەیە بەجێتان نێڵم هەتا گوندێکی تر و ناوچەیەکی تری کوردستان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز